جەنگی یەکەمی کەنداو یان جەنگی عێراق و ئێران کە ئەو کات لەلایەن ڕژێمی سەدام حوسێن بە قادسیەی سەدام ناودەبرا و لەلایەن ئێرانیش بە بەرگری پیرۆز ناوبرا. جەنگێک کە چاودێران پێیان وایە بەهۆیەوە عێراق تووشی داڕمان بوو لە سەر جەمبوارەکاندا و بەهۆیەوە بە سەدان هەزار کەس لە هەردوو وڵات کوژران و نزیکەی 8 ساڵیش جەنگەکە لە نێوان عێراق و ئێران بەردەوام بوو. جەنگی نێوان عێراق و ئێران لە مانگی ئەیلولی ساڵی 1970 هەڵگیرسا و دواتر و لە مانگی ئابی 1970 ڕاگیرا. بە پێی ئامار و زانیاریەکان نزیکەی 1 ملیۆن کەس بووە قوربانی ئەو جەنگە و هەردوو وڵات بەهۆی ئەو جەنگەوە نزیکەی 400 ملیارد دۆلار زیانیان بەرکەوت. جەنگی عێراق و ئێران بە درێژترین ناکۆکی و ململانی سەربازی دادەنرێت لە سەدەی 20دا. جگە لەو دەسەواژەیەش بە یەکێک لە درێژترین ململانێ سەربازیەکان دادەنرێت. بەهۆی جەنگەکەوە هاوکێشە سیاسیەکان لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری بەسەرداهات و بەهۆی شەوە جەنگی کەنداوی دووەم و سێەم سەری هەڵدا و عێراق بەهۆیەوە تووشی داڕمان بوو لە سەرجەمبوارەکاندا. ساڵی 1970 دیمەنی سیاسی لە عێراق و ئێراندا گۆڕانکاری بەسەرداهات. بەو پێی لە 1/4/1970 کۆماری ئیسلامی ئێران ڕاگەیەندرا و دواتر لە مانگی تەمموزی هەمان ساڵدا سەدام حوسێن لە بری ئەحمەد حەسەن بەکر بووە سەرۆکۆماری عێراق و جڵەوی دەسەڵاتی گرتە دەست. هەر لەو ساڵەدا پەیوەندیە سیاسیەکانی نێوان عێراق و ئێران ڕووی لە ئاڵۆزبوون کردو. هەردوو وڵات باڵیۆزی خۆیان لە مانگی ئاداری ساڵی 1970 کشاندەوە و دواتر بەغدا و تاران یەکتریان بە بۆردومانکردنی ناوچە سنووریەکانی عێراق و ئێران تۆمەتبار کرد. دواتر سەدام حوسێن ڕێکەوتنامەی ساڵی 1975 جەزایری نێوان هەردوو وڵاتی هەڵوەشاندەوە کە تایبەت بوو بە دیاریکردنی سنووری نێوان هەردوو وڵات. لە دەی مانگی ئەیلولی ساڵی 1970 ڕژێمی سەدام حوسێن ئازادکردنی چەند گوندێکی سنووری لە سوپای ئێران ڕاگەیاند و دواتریش تاران وەڵامی عێراقی دایەوە و بەهۆیەوە جەنگ لە نێوان هەردوو وڵات دەستی پێکرد. وەک پێشتر ئاماژەی پێدرا جەنگی 8 ساڵی نێوان عێراق و ئێران کە بەهۆیەوە بە سەدان هەزار کەس بوونە قوربانی دواتر حکوومەتی ئێران پابندبوونی خۆی بە بڕیاری ژمارە 598 ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی نیشاندا. بەمەش بڕیاری ڕاگررتنی جەنگی نێوان هەردوو وڵات لە ڕۆژی 1970 چووە بۆری جێبەجێکردنەوە. دواتر و لە 25 مانگی ئابوو 7 مانگی ئەیلولی ساڵی 1970 دانووسانی ڕاستەوخۆ لە نێوان نوێنەرانی بەغدا و تاران لە ژنێڤ دەستی پێکرد بە مەبەستی جێبەجێکردنی بڕیاری 598 ئەنجومەنی ئاسایش. لەگەڵ وەرگرتنی دەسەڵاتدارەتی عێراق لەلایەن حەزبی بەعسی ڕووخاوەوە ئەو وڵاتە ئارامی بەخۆیەوە نەبینیوە. بەو پێی لە ناوخۆدا جەنگی پاکتاوکردنی نەتەوەکانی بەرپا کرد و لەسەر ئاستی دەرەوەش پەلاماری وڵاتانی دراوسەیدا و بەهۆیەوە گەلانی عێراق ڕوبەڕووی مەینەتی بوونەوە.